پۆلیسی هاتوچۆی سلێمانی بەم جۆرە هەڵمەتێکی دەست پێ کردووە بۆ سزادانی ئەو شۆفێرانەی لە ناو بازاڕدا بەسەرپێچی ئۆتۆمبیل دەوەستێنن. هاتوچۆی سلێمانی دەڵێن ناچارن کە بەم جۆرە سزای شۆفێرانی سەرپێچی کار بدەن، بە تایبەتەوانەی تابلۆ و ژمارەی دەرەوەی هەرێمی کوردستانن، چونکە ڕێگای دیکەیان تاقی کردووەتەوە و تێیدا سەرکەوتوو نەبوون بۆ سزادان. خەڵک گوێ نایەتە ئەوەی کە غرامەی بۆ ئەکرێ هەڵساوین ئەم هەڵمەتەمان کردو لەگەر سەر جەمهێزەکانی ئاسایشی ناوخۆ و برادرانی شارەوانی و زیادەڕۆیی. ئێمە ئەو ئۆتۆمبیلانەی لە شقامەکانە ئەگە بە یەکسایەتی ژوەستا بن لە ئێستاە سزایان ئەین. ئەمەڵمەتەی پۆلیسی هاتوچۆ لە چوارچێوەی پلانێکی لیژنەی ئەمنی سلێمانیدایە کە بۆ ڕێخستنەوەی ناوبازاڕی شارەکە دای ڕێژاوە و جێبەجێ دەکرێت. لە وەڵمەتەدا و عەرەبانە و دەستگێڕانیش لابراون کە شۆستە و شەقامەکانیان گرتبوو. ئەو شۆفێرانەی تابلۆی ئۆتۆمبیلەکانیان لێ دەکرێتەوە دەبێ بۆ وەرگرتنەوەی بچنە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی، بۆ ئەمەش دەبێت سزای سەرپێچیەکە بدەن. ئێمە گۆڕەباتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بە فەرمانی لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی لە تەواوی ئامادەباشیانی خشتێکمان دەستنیشان کردو بۆ ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ، گۆڕانکاری بەسەر ڕسومات و غەراماتی هاتوچۆ داهاتووە و ئەتوانین بڵێن بە شێوازێک گشتی بەشێکی زۆری غەراماتەکانی هاتوچۆ زیادی کردو، بە هەمان شێوە ڕسوماتی هاتوچۆش زیادی کردو. بەخستنە بواری جێبەجێکردنی پلانەکەی لیژنەی ئەمنی و هاتوچۆی سلێمانی بۆ لابردنی سەرپێچی و زیادەڕۆیەکانی شۆستە و شەقامەکانی ناوبازاڕ تا ڕادەیەکی زۆر ناوبازاڕی سلێمانی ئەو قەرەباڵغی و جەنجاڵی پێوە نەماوە کە پێشتر هەیبوو. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.